مریەم چییە؟ ئەڵێم تۆ بێزار نابی قژتەوە نەدرێژە؟ ئاخرە بێ کچ قژی درێژ بێت. مرۆڤ بێزارەکات. من عاشقی قژی کورتی کوڕانەم. منیش عاشقی قژی درێژی کچانم. نەکا یەکێکت دۆزی بێتەوە حەزی لە قژی درێژ بێ کچێ؟ نەخێر ئەی بێ ئەدەب. بەڵام هەم خۆم حەزم لە قژی درێژە و هەم باوکیشم زۆری پێجوانە. باشە ئەگەر شوت کرد و ئەوتی ئەبێ قژت کورتکەیتەوە ئەی ئەو کاتە چیەکەی؟ من شو ناکەم. ئێستا تەنها ئەمەوێ بخوێنم. خۆت بێتان مەکە. کورتیەکەیتەوە؟ چوزانم تۆش کچێ. وتم کورتیەکەیتەوە؟ ئەگەر ئەو بیاوێت بڵێ. ئەی باوکە چی؟ ئەرە دەوازم لەبێنە پرسیاری بێمانە زۆرەکەی. شوبکەیت ئەبی بەدایک؟ دیارە کە ئەبم مەگەر تۆ نابیت. نا من نەترسم. ئەترسیت؟ نەچیە ترسی؟ سیرکە. ئەبی بەدایک، ئەبی بە پور، ئەبیت بە خاڵ، ئەبیت بە مام، شوبکەی ئەبی بە کەریش. بۆ یەکەت بگرە. ئێستا کواشو. والله هەستە دەی پاسەکە هات. چۆنی باوکە؟ بەخێر بێتەوە کچە. ئەوە هاتم پەلەمەکە. سڵاو. لە خۆتەوە دەموچاو گرژمەکە ها. ئەگەرت هەیە بڕۆی ئیش بکەیەوە بڕۆ بیکە. بەڵام نەچی ژێر نەخۆش و پیرەژن و شتیوا پاکێتەوە قبوڵم نییە. بۆچی نەڕۆم؟ مریەم بڕۆ مناڵە پاکەرەوە. ئێخۆ خۆت وتێ بڕۆ ئیشێ بدۆزەرەوە. دەسێ خۆش بێ بە دوای ئیشەگەڕای. بڕۆ بۆ ئیشەکەت. بەڵام بۆ ماڵان نا. دووبارە من ئیشم دۆزی و تۆش دەستێ بە بۆڵەبۆڵ کرد. من ئەڕۆم. تۆ غەڵەتەکەی کە ئەڕۆی. غەڵەت بکەم یان نا هەر ئەڕۆم. هەرە بێت بڕۆ. پێم وتی ناڕۆی. ئەڕۆم. ئافرین. دادە ئەمەوێ سەری پاخا بکەم. بە باوکم ئەڵێ ئارێرەکە چاکە؟ باشە بڕۆ با سەرمات نەبێ. لە ماڵەوە دانیشم تۆ ژیاری بە بووکەڵا بکەیت. بەڵکو ڕۆژێەوە بووکەڵانە بفرۆشێت و خوا دەرگامان لێ بکاتەوە. چی بووە؟ هیچ نییە. ئیشم دۆزیوەتەوە لە لای پیاوێکی چاک و پاک بەڵام ئەوڵێ نابێ بڕۆی. ئیسماعیل لەکوێیە؟ دەورەی هەیە وتی لە قوتابخانە مێنمەوە. ئەم ناوی چۆن بە مووکەڵانەش پرس کردووە. دەسەیرێکی ئێرە بکە. 5 مانگە بێ لە ماڵە نەچوومەتە دەرەوە. چوومەتە دەرەوە؟ نا. چیە کوێری نابینی وا خەرکە ئیشەکەم. ئەو ئیشە یاری بە بووکەڵا ئەکەیت. بەخوا لە جێگەی ئەمانە تیرۆگە دروست کردایەوە بدایە بە خەڵکی زۆر باشترە بوو. هەر شتێ لە ماڵە ئاخورێ بە هۆیان بووکەڵانەوەیە. ئەگەر ئەمانە نەبێ بژێوی ژیانی ئێمە نییە. باوکی خوالی خۆش بوو دەگەل لەبری ئەوە فێری گسکدانی بکردی تای حاڵمان باشترە بوو. بەخۆوەکو پێشتر پێم وتی ئەرسەلان منە ڕۆم ها. بۆ دەست لەو شتانی منەدەی. من دەستم لێ نەداوە. کچێ ناڕەسەن تۆ بۆ دەست کاریشتی منەکەی. دیسان نازانی ئەو زەهرەمارە لەناو کام بووکەڵەیە شاردۆتەوە هاوار بەسەر من ناکەی. من دەستم لێ نەداوە نازانم. ئەسڵا ناگات لێیە 2 مانگە کرێ خانوود نەداوە. ئەکبەر ئابڕووی بردین. مەترسە ئەویان لەسەر منە. تۆ خەمە نەبێ من ئیتر لە هیچ ناترسم. خۆ حاڵمان لەمە خراپتر نابێ. دەمەداخە لەکوێ دادناوە؟ من نازانم. بۆ کوێ دەستم لێ نەداوە. گەمژەیەکی وەک تۆم هێنا بۆ تاران تۆ ئێستا دەمە کردووە تۆ لە من. وتم لەکوێ؟ کوێ دادناوە؟ بۆچی لە خۆتەوە من تاوان سەیری دەمی کە چۆن چەقەچەقەکە لەگەڵمە. دەستم لێ مەدا. خۆ من نامرم لە دەستەم وتان ڕزگارم بێ. 2 ڕۆژ منتان لەگەڵا نەبم هەمووتان دەستەکەن بە سوالکردن. تۆ بمرە بزانە من چۆن کاسەی سوالکردن ئەگرم بە دەستەوە مناڵ بەخێوەکەم. دەمت داخە. واز بێنە. دەستم لێ هەی مەدە دێمێشک هەرت کوژم هەڕەبێ بتکوژم. ئەوەنە سەر مەخەرە سەرم وتم. من چی بکەم خۆت نازانی لەکوێ دادناوە. جارێکی تر دەست لە شتی من نەدەی. ئەو 100 جار پێم وتی من دەستم لە هیچی تۆ نەداوە. هەی ئەو کچە لەکوێیە؟
کچێ تۆ لەکوێیت کچە جوانەکە تۆ لەکوێیت کچە جوان بچکۆلانە مەترسە منم ئیلهام خانمم کچێکە ڕێگەمەدەی من تۆ بخۆم نا ڕێگە نادەم بمخۆی بەڵام من حەزەکەم تۆ بخۆ ناتوانی وەرە بۆ ئێرە دەی وەرە کچێ بۆستە با بتخۆم ئەوە تۆم گرت ئیلهام کچم وەرە با بچم ئاریاڵەکەت بۆ چاکەم بۆ خۆت سەیری تەلەڤیزۆم کە ماندوو نەبن بڕۆ ئیسماعیل لە قوتابخانە بهێنەرەوە ئەی بۆ ئەو کاتە نەدوت بڕۆ بێنەوە کەچم مرۆڤ ئاوا قسە لەگەڵ دایکی ناکات جوان نییە ئای خوایە من ڕۆیشتم مەریەم کچم بەڵێ کچم سی کۆتینێکی 1 کیلۆیم لە دوکانەکەی وەڵام بۆ بێنە ئەم شۆمەوە قژیان بۆ دروستکەم نینۆکتم پیشاندە وتم شانمدا جوانن جوانە ئەتەوێ بۆ تۆشی لێ بدەم ناخێر کچم من ئەو شتانم ناوێ فەرموو 1 کیلۆ بێ بەڵێ کچم مەریەم باوکە بۆچی لێ ئەدەی ئەگەر قەیتانی پێڵاوەکانە کرابێتەوە مەترسیدارە لەوانەیە لە ناکاو بکەوی بۆچی لێ ئەدەیت دایکەی گوێ لە قسە ناگرێ ئەم جارە پێڵای بەلەزگەت بۆ کڕم ئەم پێڵاوانە لە تۆ نایە باشەیتر لە دایکت نادەم ئەو ڕاستە کات تۆ کە ئیشەکە ئەزانی بۆچی کورسی و قادرمە دروست ناکەیت ئەو کاتە خەڵک باشتر لێتەکڕێ قادرمە پێی لەسەر دانیت و کورسیش لەسەری دانیشی بەڵام کاتێ بووکەڵەکانە گرم بەدەستمەوە نازەکەن مەریەم وەرە کچم ئەمە بۆ تۆ ئیسماعیل بۆ خۆتان شتێ بکڕن هەڵمە خەڵەتێنی بەڵێ تر بڕۆ خۆ حافیز ئیسماعیل بۆچی لێرە وەستاویت چی بووە ئەگەر سێ کەس نەبوونە لێدانم نەئەخوارد دیسان شەڕت کردووە ئەڵێم لەگەڵ کەریم بوو بە دەمەقاڵەمان ئەوان بە سێ کەس لێیاندا کێشە نییە وەرە با بڕۆین ئای بۆچی لەگەڵ من شەڕەکەیت ئابوەستە تۆ چەند بێڕێز بوویت لەگەڵ تۆمە بوەستە هەر ئەوەندەم هەیە باشە سوپاس ئەوەندە بەسە دەست خۆش خوا لەگەڵ ئەی ئێستا چی بووە هەموو کات تۆ لیانەدەی ئەم جاریان تو خواردت ئاخر ئەوان سێ کەس بوون تێ ئەگەیت ئەسڵە نەبووایە شەڕت بکردایە وەرە ئیتر شەڕ نەکەیت سەیرم کە ئەگەر کەریم بە تەنیا بووایە ئەو کات لێدانەتە خوارد نا ڕاستیەکەم پێ بڵێ ئێنا بڕۆم نا بوەستە
بڕۆ بڕۆ ئافرین لە من ئەدەیت ئۆ بینیت بینیت چۆن لەمدا خۆ بینیت لەناو دەمیمدا دەمیم پڕکن لە خوێن بۆستە بۆستە یەڵا دەی بایدە دەی بڕۆ ئیتر لێندا یەکەم بووم من بردمەوە تۆ برتەوە بابە ئیتر بڕۆ ژوورەوە بڕۆ ئیتر یەکەم بووم ئەی مریەم کچەمە و پلای ساڵگرە بۆ مێنەرە سەرەوە ئەگەر بەرسرم کەوتە ئەدوت چی کچم خۆ بەر سەرت نەکەوتووە دەبیەنە سەرەوە بۆم بیەنە دەی ئیسماعیل وەرە دەرگاکە بکەرەوە من یەکەم بووم ناڕۆم بەخێر بێ دایکت لەوەیە؟ ئێستا دێم پیرۆستان بێ نوخشە بێ لە تۆش سەلام سەلام ئەوە چییە؟ هیچ وەرە ئەزێتم دای هەر شوێنێکی تەسک بوو تەقەڵەکانی لێ بکەرەوە مەگەر بۆ ئەکرەمت هەڵ نەگرتووە من لەوانە لەبەر ناکەم مەریەم کچەم دەوەرە هاتم ئۆتوێکیشی بکە زۆر جوانە بێ زۆر باشە ئەوەشی چاکە جوانترە بێ نەخشەکەی جوانە گیانی پورێ ئەو بۆیە لە نینۆکت بکەوە عیبە خوالی خۆش بێت ئەزیز سپاس مناڵینەوەرم بۆ ئێرە خوالی خۆش بێ ئینشاڵڵا یاخوا بەخێر بن لەگەڵ مردووی هەموو لای مناڵەکان بێدەنگ بنیتر ئێ مریەم بڕۆ دەرگایە بکەرەوە سەلام بەخێر بێ تۆ باشی؟ سپاس دایکت لە ماڵەوەیە؟ بەڵێ هاتم هەوا کێشەکە بگۆڕم باوکو چەند جارێک پێی وتبووم بەهۆی سەرقاڵیەوە پێم نەکرا ئێستا هاتم چاکی بکەم وەرە ژوورەوە سپاس بەداخۆ بۆ کاگەر سەلام چەند جارێک وای وت بەڵام من کاتم نەبوو چاکیکەم دەستەکانی خۆش بێت بەخوا ئێستا حاڵم زۆر خراپە نازانم ئەمانە چۆن ڕوویدا ئەو وابێ بە 20 ڕۆژ سەلان مردووە بەڵام لە لای من ئەڵێی 10 ساڵە
زۆر شەرمەزارم. بڕۆ نەولاتر باوچایە دانێ. خۆزگە شتێکم لەدەستا هات. تۆ بۆچی شەرمەزاریت؟ منە بێ شەرمەزار بم کە مێردەکەم چەند ماگەنەی توانی کری خانۆکەت بۆ بهێنێ. من بۆ کرێخانوو نهاتووم. فەرموو چایەکەت بخۆ. سوپاس دەکەم بەڵام داواکاریەکم لێتان هەیە. فەرموو شتێ ڕووی داوە؟ کاگەرسەلان 5 مانگ پێش ئێستا هادووتی دووبارە مێ بووکەڵە دروست بکەم. لەسەر بووکەڵانە من و مناڵەکانی بەدبەخت کرد. خوا لێی خۆش بێت. وتی ئێستا دۆخی بازار باشە و بووکەڵەکان پارەی باشەکەن. ڕاستەکەی چەند جارێکات و ڕۆشت زۆر تکای کرد و پاڕایەوە. وتی خەریکە شەرمەزاری مناڵەکانە ببم. وتی ئەگەر ئاسایی 8 ملیۆنی پێشەکی خانۆکەم بدەرەوە تا پێداویستی بووکەڵەکانی پێ بکڕم. خۆ بەمنی وتی بۆ کەل و پەلانی بە قەرز کڕیوە. وتی بە 2-3 مانگ بووکەڵەکان دروست دەکەم و بە 1-2 مانگ دواترێ فرۆشم و پارە قەرزی خانۆکەشە دەمەوە. بڕیار بۆ کرایانێکە قەرزارن ئەویش بدا تەنانە دویسی پێشەکی کرەکانیش بدات. وتی ئەچمە کەمپیوتەریاکیش تەرکەکەم. تۆش پێت داوایە؟ چیم بکردایە؟ پیاوێکی باش بوو. گریا. دەی بابە گریایە. یعنی ئەگەر ئێستا منیش بگریم دەستەکەی بە گیرفان تا 1000 تومانمە دەیتێ 8 ملیۆن پارەی پێشەکی خانۆکت بە یەکجار پێدا. بڕوان پێ بکە نەمەویست بیدەمێ. خۆتە زانی گوزەرانی من لەسەر کری ئەم خانۆ بەرهەم دێت من هیچ شتێکی ترم نییە. جا من ئێستا پارە لەکوێ بێنم بیدەمە تۆ؟ من چاکەیەکم لەگەڵ ئەو کرد. وتم لەوانێ دەرگایەکی خێر لەو بەندەی خۆیش بکرێتەوە. بەندەی خودات لەکوێوە هێنا پیاوی باش. ئەو پیاوە ئالوودەی تلیهەک بوو. چایەکەت نەخوارد. سپاس. باشە من ئێستا چی بکەم؟ ئەی من چی بکەم؟ منی بەدبەخت چی بکەم؟ سیرکە منی بەتەنیا لەگەڵ 3 مناڵە بەجێهێشت ئەوەش میراتەکەی. من گیرم خواردووە گرفتارم. من ئێستا پارە لەکوێ بێنم؟ ئەنگوستی لەو دەست بەنە نەبووەکەم بفرۆشم. من تەنها یارمەتی ئەوم دادایە. ئەی من چی بکەم؟ باوەڕکە من خۆمە ئەو بڕە پارەیەم نەبوو لە چەند کەسێک بۆیم قەرز کردووە. ئەگەر منیشان بۆ وای بێزارم ناکردن. بەیانی ئەڕۆم بۆ ئەراک بۆ لای پورە سەدیقەت شەوە گەڕێمەوە. ئیلهامیش لەگەڵ خۆم هابە. ئەراک بۆچی؟ ئەتەوێ پارە لە پورم وەربگریت؟ باشە بۆ بە تەلەفۆن پێی ناڵێیت؟ بە تەلەفۆن پێی بڵێم ئەڵێنا بەڕێمەکە بڕۆم باشترە تا شەوە گەڕێمەوە. ئەیدات؟ نازانم ئەگەر ئەویش هەی بێت ئەو بێچارەش حاڵی لە من خراپترە. ئەگەر نەیداچی؟ نازانم. ئەی ئەگەر نەیبێت ئەبێ خانووەکە چۆڵ بکەین؟ ئای دایکە لەسەر خۆ. نازانم تۆ شتێک بکە. بەیانی تەلەفۆن کە بۆ مامەوەلیت لەوانەیە ئەو بیدا. بۆ خۆت تەلەفۆنی بۆ ناکەیت؟ تەلەفۆن مەکە کە ڕۆژتی ئیسماعیل لە قوتابخانە بهێنیتەوە. بڕۆ بۆ پارکەکە شارەزای. بەڵێ باش شتێ بکە گوێتەوە باپەڕ نەبێتەوە. ئەوانە چی لێ بکەم؟ نازانم لە سوچێکە دایان بنێ کە چاوم پیانەکەوێ خوێنەمە کوڵێ. خۆزگەم هەربیدایە بە زمانمەوە بەس نەفرەتم لە ئەرسەلان دەکردە. قزڵ قورد ئەوە چیتە؟ چی بوو؟ ژەهری مار ئێ برسیمە بۆێ واکات. ئەڵێ پۆقت خواردووە. بەسە ئیتەکەم پێ بکەنە ناسە بڕۆ شتێکم لە ناو سەلاجەکەیە بۆ بێنە. پیاوان خاتونە بەڕێزەکان نەخشەم پێ نەخشەی تاران جیاوازی نییە لە ڕۆژ ئاوای ڕۆژهەڵاتی باکووریە باشووری هەموو شتێک لەم نەخشەیەدا هەیە.
شوێنە ئاینیەکان شوێنە گەشتیاریەکان هەمووی لەم نەخشەیەدا هەیە. هێڵەکانی میترۆ ئەگەر ئەهلی میترۆن ئەو نەخشەیە لە کیس خۆتان مەدەن. خاتون تکایە نەخشەیەکم لێ بکڕن ناتانەوێت؟ ئەم یاریە زۆر خۆشە. دادە تۆ زۆرە بۆ ماریەم کچم وەرە چایەکەت بخۆرەوە. ئیسماعیل کوڕم بڕۆ دواواکەوی. مامە زۆر خۆشە. ئەم کوڕۆژ بە قسەی کەس ناکە. دووبارە یەکجار خۆشی لەم یاریە نابینم. دووبارە بەخێر بێنەوە. سەلام گیانەکەم. ئیلهام جلەکانت بگۆڕە ئینجا بخەوە. چی بوو؟ ڕۆشتی بۆ لای مامەوەلی؟ ڕۆشتم. پێدوێت بموتایە و نەموتایە جیاوازی نەبوو. ئەی هاوار پۆرم چیوت؟ بەویشم وت ئەوی شەڵێ نیمە. وتم بڕۆم لەوانەی بمداتێ بەڵام نەبوو. باشە ئێستا چی بکەین؟ ئەو ڕۆژەت بیرە کە شەرمانە کرد پێشەوەی باوکە بکەوێتە خوارەوە؟ بەڵێ. بیرتە ئێمە لەسەرچی شەرمان کرد؟ ئەو شوێنی باسم کرد بۆ ئیشکردن ئێستاش پێویستیانە. پرسیارم کرد وتیان تا ئێستا کەسیان نەدۆزیوەتەوە. باشە ینی ئەتەوێ بچیت لەوێ ئیش بکەیت؟ بەڵێ. زوو پارە ئەدەن بیبین بۆ بەڕێز ئەکبەر؟ نا بابە موچەکەشم بە زۆرە دەنێ. چایمان هەیە؟ بەڵێ. باشە ئەی چی لە پارەی پێشەکیەکە بکەین دایکە؟ نازانم. ئەنگوستی لەو گوارەکانم فرۆشت و پارەکەم دا بە کاگاکبەر. وەری نەگرت. وتی هەڵی گرن بۆ کاتی چۆڵکردنی خانۆکە پێویستانە بێ. وتی یا هەمووی بە یەکەوە بدەن یا دوومان قەرزی کرێکەتان لێ حەڵال بێت و بە زوو خانۆکەم بۆ چۆڵکەن. بۆ کوێ بڕۆین؟ ئەو شوێنی کەوتم ئیشی لێ ئەەکەم. هەر لەوێ شوێنی خەومە دەنێ. بەڕاست؟ بەڵێ. ئەگەر وابێ زۆر باشە بێ. بەڵێ بەسە بێت تۆ 2-3 مانگ بڕۆی بۆ عێراق بۆ لای پورت. سەلام کوڕەکەم. وانەکانی خوێند؟ چی وتت من چی بکەم؟ دایکە بۆچی من بەتەنیا بڕۆم بۆ عێراق؟ من لەوێ بە زۆرە توانمە و دوو مناڵە لەگەڵ خۆم ببەم بەڵام ناتوانم تۆ ببەم. من قوتابخانەم هەیە. لەوێژە چیتە قوتابخانە؟ من لە ماڵەوە ئاگام لە مناڵەکانە بێ تۆ بڕۆ بۆ ئیشەکەت. ئەمە یانی چی؟ خۆ دەردی من هەر ئەوەیە کە ئێمە ماڵمان نییە. پارەی کاکەکبەر لەکوێ بهێنم بیدەمێ؟ داوای کاتی زیاتر لەکەین تا پارەکە کۆەکەینەوە. بە هەمووی هەو مانگی 500 تومان موچەمە دەنێ. هەمووی کۆبکەمەوە هیچیش نەخۆین ساڵە درێژەیە کێشێت. باشە لە عێراق مامەوە دوای ئەوە چی؟ لە کۆتاییە چی؟ لە کۆتاییە ڕۆژێ هەرە بێ بڕۆیت. من ناڕۆم بۆ عێراق. تو خۆمەریەم بۆڵە بۆڵ مەکە بەسەر منە. ئەڕۆی ماوەیەک لەوێ ئەمێنیتەوە تا بزانم چییە بێ. منەگەر ئەم کارش لەدەست بدەم نازانم لەکوێ ئیشکەم. بەخوا من نەتوانم چاودێری مناڵەکان بکەم. لا ئیلاهە ئیلەڵڵاه. ئەو دەرگا بکەرەوە. من ناڕۆم بۆ عێراق. ئەڵەم بڕۆ دەرگا بکەرەوە. ناڕۆ. من خەجاڵەتم. من نەمەوێت بێمە بەردەرگای تۆ. بەهەرحاڵ هەر چۆنێ بێ مناڵەکان هەر شەڕەکەن. بەڵام ڕاستیەکەی منەوە 3 هەفتەیە بەڕێ نەخۆشخانەوە. ئەها دەموچایە ئەو مناڵە داماوە چی لاتوە سێری کە. ئەها ئەبینی؟ بەخوا زۆر خەجاڵەتم. بمان بورە. توخوا. تۆ بڕۆرە ژوورەوە. ئەتەوێ مناڵەکان بسپێرم بە تۆ بیان نێریت بۆ شار. پێم بڵێ بۆچی لە مناڵی خەڵکە داوە ها؟ بۆچی لە مناڵی خەڵکە دەی؟ تۆژە تێ وەکو باوکێ لێ بێ؟ نامەوێت جارێکی تر کەس بێتە بەردەرگام لەبەر تۆ. مەریەمی مەحموودی وەرە. بەیانی دایکت هات فایلەکەی وەرگرت ئەبێ بچی بۆ قوتابخانەی. سەلام. بڕۆ ئازیزم نیگەران مەبە ئیشەڵڵا چارەسەرە بێت. دەیڵا مەوەستن بڕۆنە ژوورەوە. یەڵا بۆ ژوورەوە. بۆچی فایلی منت لە قوتابخانە دەرێناوە دایکە؟ ئەڵێم بۆچی فایلی منت لە قوتابخانە دەرێناوە؟ مەگەر ناتەوە بڕۆی بۆ عێراق. فایلەکەتم وەرگر بۆ ئەوەی بتوانم لەوێ ناوە تۆمار بکەم.
ئەخۆ من وتم ناڕۆم بۆ عێراق. مەگەر بەدڵی تۆیە تۆ هەر شتێکت پێخۆشە بیکە من ناچم بۆ لای مامم. مامەوەلی ئەو داماوە خۆی لە شوێنی کرێکاری پارکەکە خەوێ شوێنی نییە. هەمومان بەیەکەوە ئەڕۆین بۆ عێراق. 4 کەس بڕۆین بۆ ماڵی پورێ خۆ ئەوێ ئوتێل نییە. هەر ئەوەی کە توی قبول کردووە زۆرە. من بەتەنیا ناچم بۆ ئەوێ. من لەوێ ئیشم نییە. ئەمەش کە لێرە بە شەڕەشەق دەستم کەوتۆ بێ بە هەموو هێزێکمەوە بهێڵمەوە. لەوێ ئیشە دۆزیتەوە. منیش دوانی وەڕۆکان ئیشەکەم. لە تاران ئیش نادۆزیتەوە. جا بچیتە عێراق ئیش بکەی بەخۆ تا بتوانم پارە کۆکەمەوە جگەڕێنمەوە. ڕاست ناکەی. ئەتەوێ من بنێری بۆ ئەوێ لەگەڵ ئەو کوڕە پورە بێزەنگ بە گیانەکەم. بەڵام شتێکت پێ نەوتم یارەکەی چۆڵەکرێت هەر لەم 1-2 ڕۆژەیە چۆڵیەکەین. ئەگەر ئێوە بەدڵتان بێ ئیشەڵا بۆ یاخیشەکەین. زۆر بەڕێزەکبەر ئەی نەدوو مۆڵەتانەیە تا پارەکە ئەدەنەوە. من لەگەڵ دایکت قسەم کرد. بەڕێزەکبەر توخوا کەمێک هاتی ترمان پێ بدە بۆ ئەوەی پارەکەت بۆ پەیدا بکەین. لەکوێ پەیدا بکەین؟ بەڕێزەکبەر دایکم ئەوێ بمنێرە بۆ عێراق من نامەوێت بچم. توخوا پارەکەت بۆ پەیدا بکەین. دڵنیا بە پەیدا بکەین. بە میراتی باوکە بێشەرەفەکەت قسە بە باوکم نەڵێ. بۆ نییە قسە بە باوکم بڵێ. ئێوە بفەرمونون کە ئەوان بەدڵی هەموو من لە 1-2 ڕۆژە خانووەکە چۆڵەکە ببوونن ئەزیێتماندا. فەرمونون. بەڕێزەکبەر تکە هەیەک دەقە بوەستە. جۆلای چۆ باوکت ڕۆحی منی دەرهێنا. جنێوی پێدام لێدام یەکجار بەڕووی هەوەسای تۆ بڵێ وامەکە. پشتی باوکەگری تو بەڕووی منە هەوەستیتەوە. مەگەرەمەوێ بت بەمودی لێ بکەم. قسە بکە سەیری من کە قسە بکەیتێ. حەزەکەی من بڕۆم بۆ عێراق و تۆ لەگەڵ مناڵەکان بڕۆی بۆ ئەوێ؟ بۆچی قسە ناکەی؟ تۆ پێم بڵێ من چی بکەم؟ پێم بڵێ چی بکەم؟ بەخوا ئەو شوێنەی تۆ بۆیە ڕۆی باشترین شوێنە لەم بارودۆخەدا. ئەتگەڕێنمەوە. سەلام داوای لێبوردنەکەم توخوا کە بەڕێز ئەرسەلان کۆچی دوایی کردووە. وا بزانم باش نابێت من ئەمە بکەمە بەری کچەکەم. ببوورە توخوا. وتم تۆ بێ کەمێ لەگەڵم سەرشێتەیە قسە بکەیت. هەر چۆنێ بێ ئێستا تۆ گەورەی ئێمەی. فەرموو. سوێن بەخوا هەرگیز نەمیستۆ حەز ناکەم گەورەی هیچ کەسێک بە مەگەر گەورەی بە تەمەنە. قەلە ڕاش تەمەنی لاردووکمان گەورەترە دەی مەگەر گەورەیە. نا من نە گەورەی هیچ کەسێکم و نە هیچی تر. من هەر ئەوەلیم کە هەم هەرەوەندە. ئێ باشە ئێمە جگە لە تۆ کەسی ترمان نییە. چەند جار پێم وتی دەستی بگرە و بیبە بۆ کەمپێک بەڵکو ئەو ژەهری مارە تەرک بدات. قسەکەم سوودێکی نەبوو. ئاخر نەئەهات. گوێ درێژ ئەو هەموو بارەی لێبارەکەن لە خۆیەوە ڕوات پەتەکەی ڕاکێشێتر یاکیش هەر وایە. مامەوەلی تۆ شتێ بەمە بڵێ. چی پێ بڵێ؟ بڵێ ئەم بڕواز بۆ عێراق منیش بڕۆم بۆ ئەو شوێنەی کە ئەمەوێ ئیشی لێ بکەم کە حاڵم باش بۆی هێنمەوە بۆ تاران خان و ئەکرم و بە یەکەوە مێنینەوە بەڵام ئەمە گوێ ناگرێ و ناڕوە. ئێ بڕۆ کچەکەم خۆدایکە خراپ ناڵێ. ڕاست ناکات. ئەوێ بڕۆم بۆ ئەوێ لەگەڵ کوڕی پورەکەم هاوسەرگیری بکەم. پیرۆزە مەگەر عیبێکێیە ئەبیتە خاوەنی ماڵ و مناڵی خۆت و دەستی دایک شتەگری مەگە خراپە شووەکە. نایکەم. آخر 20 ساڵ لە من گەورەترە ماما. ئێجا باشتر ماشەڵڵا تۆ کچێکی زۆر عاقڵی. پیاوەکە گەر 20 ساڵە تۆ گەورەتر بێ ئەنجا عەقڵیەگاتە ئاستی تۆ. من کەی و تۆ مەشوب بکات من بە سەڵێم لێرە شوێنم نییە بۆی ئەینێرم بۆ ئەوێ. مامەوەلی تۆی بێ بۆ لای خۆت تا من ئیشەکەم و خانوویەگە کڕام. من بۆ کوێی ببەم؟ باشە ئەی تۆ ناتوانی لە شوێنێتر ئیش بکەی؟ آخر کێ بە منی نەکبەتی نەخوێنەوار کە ئەزمموی کارکردنم نیە کار و شوێنی خەوتنم پێدات ئەبێ ئێرەش چۆڵ بکەین. شوێنی خەوی شەدان؟ باڵێ جێی متمانەیە؟ کورە لە ماڵی مێردەکەشم زیاتر جێی متمانەیە تۆ ئاسوودە بە. من ناڕۆم بۆ عێراق. چیە کچم تۆ لە حاڵی دایکت تێ ناگەی؟ بەخوا ئەزانم بۆ ئەوە ئەمنێرە لەوێ بەشوم بدات. آخر مەگەر کەسێک تۆیەوێت کێ تۆ هێنێ؟ گەڕی پیس. مەگەر ناڵی دێم بە دواتە. مەگەر ناڵی ناتەوێ بەشوم بدەیت. دەی سوێن بخۆ. دەی سوێن بخۆ.
باش ئێستا ئەم قورعانە بۆچی؟ ئیلهام وەرە مامەکە وەرە بچکۆلە. ئای ئافرین بۆ تۆ لێرە دانیشە. ئەها دەست بخە سەرسەری ئەو مناڵ و سوێن بخۆ. حەسن دێوەرن. کاکە ئەو جانتایانە بخەمە کوێ؟ ئەو کچانێرە زۆر باشە جانتاقی لێدا ئەو جانتاقی بۆ دانێ. باشە خاتوو فەرمو حەزی سەرکەوە. دەستەکانی خۆش بێ. بۆ ئاراکە ڕۆیندەی خێراکەن چەند نەفەرێک ماوە خێراکەن سەرکەونە ڕۆن کات نەماوە درەنگە. کاکە فەرمو خاتوو کەی بەڕێیەکەوێ؟ تۆزێکی تر بەڕێیەکەوی خاتوو. دای مامە ژیان سەرکەوە ئەو بلیتەم بەرەوە بابڕ. دێوەرە سەرکەوە تۆزێکی تر بەڕێیەکەوێ. بۆ ئاراکە ڕۆین بەڕێزان تکایە وەرەندەی درەنگە بێ بەڕێ بکەوین. دوو نەفەری تر بێ یەکسەرە ڕۆین خێراکەن درەنگە. کاکە یەک دەقە و مناڵە بگرە. مەریام! مەریام! براکەم لەسەر ڕێگەکەم لاچۆ. ئێدە لاچۆ. مەریام! ئای خوایە! خوشکم باشە ساف بوو ئیتر بیبەستە. سڵاو ئەرێ تۆ بۆ کۆ ڕۆشتی؟ تۆ نایت بە شوێنمە کچە لەوێ مەوەستە بڕۆ دووەوە بەدبەختم مەکە وەرە خوارەوە. خوای زۆر شکر. باشە بۆ چێوەنە ئازار مەدەی بەخوا ڕم جێتانە هێڵم. من نامەوێ بڕۆم بۆ عێراق. غەڵەتەکەی ناڕۆی. من ئەمەوێ بووکەڵەکان بفرۆشم. ئەتەوێت چی بکەیت؟ ئەڵێم ئەمەوێ بووکەڵەکان بفرۆشم. تۆ دوێنێ وتت بیر بکەوە منیش بیرم کردەوە. ئەو شێتەم کەم بوو ئێستا تۆشی زیاد کرد. مەگەر باوکم ئەوانەی دروست ناکرد بیان فرۆشێ منیشەی فرۆشم. بابە ئەو تریاکێ کێشا خەیاڵی گرت. بەخوا هەمویان نەفرۆشم. پارەی پێشەکەی خانووەکە کۆکەینەوە. ئاخرکی ئەم بووکەڵانی باوکە کڕێ ها؟ من لەگەڵ باوکم چوون بۆ بازار ئەزانم کێ ئەیان کڕێ. چی بکڕن؟ بووکەڵەکان. چی بکڕن ها؟ ئەمەوێ بزانم کێ ئەمانە کڕێ. پێم بڵێ کێ ئەم زبڵانەی باوکە کڕێ. کەس ئەم زبڵانە ناکڕێت تێگەی لە ڕاستێکە تێبگە کەس نایکڕێ. کەس ئەمانەی هەوێ کێ ئەمانە کڕێ. وا مەکە دایکە. ئادەی تۆرە بە من بڵێ کێ ئەم زبڵانەت لێ کڕێ. وا مەکە دایکەی لێ دایکەتکارە بەسە وا مەکە دایکەتیشانە دەیتکارە. بەختیان کردم نامەوێ بیان بینم. وا مەکە دایکە چی بوو؟ دایکە هەستە.
کاتێک لە تێرمیناڵەکە ڕات کرد وتم ئیتر ڕۆشت و نایەتەوە ئیتر نایبینمەوە زۆر دەرسام ئەو نەترسام کامیست ئیلهامیش لەوێ بەجێوێ هەڵم و بڕۆم هەڵام کرد ئەگەر بێت و تۆ بڕۆیت من ئەمرەمە ئێستا حاڵی دایکت چۆنە؟ باشە ئاوەکەی تەواو بێ ئەتوانین بڕۆین؟ باڵێ بێگومان خاتون تۆ دووگیانیت ئەبێ زیاتر ئاگاد لە خۆت بێت ئەی هاوار ئەی هاوار نەتانەزانی؟ من گیرم بەدەزم سیانیانەوە خواردووە ئەی چی لەمەیان بکەم کە لێرە دەرچی سەردانی دکتۆرێکی شارەزا بکە ئاوەکە تەواو بوو پەرستارەکان ئاگادار بکەنەوە ئیسماعیل ئەو سەرەی لەوێ بیدە بە من بسم الله الرحمن الرحيم بووکەڵەت ئەوێت بووکەڵە بووکەڵەت ئەوێت تۆ بووکەڵەت ناوێ نامەوێ بووکەڵە پاتری خەڵەمی پاتری سەعات بووکەڵەت ئەوێت پاتری خەڵەمی ئەسڵی بووکەڵە ئەسڵێ و مارکەیە بیکڕە ئێوە بووکەڵەتان ناوێت تەختەیە ملیشی ئاوە ئەسوڕێت بووکەڵەی تەختەتان ناوێ خۆم جلەکانیم دووریوە بەدار دروستم کردوون ملیشی ئەسوڕێت بووکەڵەت ئەوێت فەرم و خارمەکەم دووتمانە بە زیاد بێ بەرەکەتە ئاسوودای
بە مۆڵەتی کێ لێرەیشەکەی هیچ کەس دانیشە چێ مۆڵەتی لە کێ وەرگرت و لێرەیشەکەی ها ئەم هێڵە هی منە ئەگەر پێی لێرە ئیش بکەی ئەبێ ڕۆژانە 30 تومان بە من بدەیت من هێشتا یەک دانەم نەفرۆشتووە ناتفرۆشتووە بە جەهەنەم هەستە بڕۆ وێزگەکە چۆڵکە دەیت چی بوو؟ تخوا بمبورە باشە؟ کێشە نییە هەر ئەوەندەم هەبوو 32 تومانە نا ئەو 2 تومەنە بگرە ئەو 30 تومەنە بەسە بەیانی ئەدەمەوە کێشە نییە ئیتر نایتەوە بۆ قوتابخانە نازانم نەکاشوت کردبێ ئەی فێڵ باس نە بابا ئەگەرەتەوێت ئەتوانم زیاترت بۆ پەیدا بکەم ئەوەندە بەسە سوپاس ئەوانە چین؟ هیچ نییە یەک خولەک ڕاوەستە ئیتر هی تۆیە من باوکم ناهێڵێت بۆی سوور لە نینۆکم بدەم خوا حافیز خوا حافیز سڵاو بۆچیەوە نەدواکەوتی بووکەڵەم فرۆشت سیرکە شێوازی هەیە شێوازەکەی بزانم زۆرە فرۆشم ئەمڕۆ ڕۆشتم بۆ شوێنێک کە ئیشم دەستکەوتە بوو نابێتتر بڕۆم بۆچی؟ لەوێ کاری پاکردنەوە و شۆردنە بێ بکەم ئیشەکان زۆر قورسن ژنی دووگیان ناتوانێت و جۆرە ئیشانە بکات باشە ئەوان چۆن نەزانن تۆ دووگیانیت لە کۆتاییە چی؟ تا ئەوان نەزانن ئەمانە فرۆشم و پارەی خانووەکەشە دەین ماندوو بوومیتر بەخوا بووکەڵەکانە فرۆشم ئەترسم ئێوە چی لێ بکەم؟ تۆ خەمی هیچت نەبێ ئەی کاگەک بەر چی لێکەم بەیانی دووبەیانی دووبارەیەتەوە شتێکی لێ ئەەکەین من ئەمانە ئەفرۆشم هەر بەڕاست کەسەوانە کڕێت بەڵێ من هیچ کات بۆ مناڵەکانم ئەم شتە ناشرینە ناکڕم سەیریکە شێوەی چەند لە باوکتە چێ بڕۆ کاغەزی سەر دەرگاکە لێ بکەرەوە کە چاوم پێیەکەوێت دڵم خەریکە تاقێ دەستت خۆش بێ ئەو پارێ و گوڵانەیە کە بردم بڕم بزانم ئەو گوڵت بەدڵە گوڵەکان زۆر جوانن جانتای زۆر باش و هەرزانن جانتای واتان هەردەست ناکەوێ نرخەکەی زۆر گونجاوە ئەمەیان بە چەندە؟ ئەوەیان بە 20 تومەنەوە ئەوەشیان بە 15 تومەنە کەمتر نابێت لەوە کەمتر ناتوانم خاتم ناتوانم ئەمەیان دروستکراوی خۆمانە سیر کە شتێکی زۆر جوان و ناوازەیە ئەوەیان بە چەندە؟ نرخەکەشی هەرزانە بە 10 تومەنە خاتون ئەو بۆیە بە چەندە؟ بە 5 تومانە پۆلیسا گەڵک مەلەکان کوبکەنەوە خێراکە
هەچی کە لوکەلە کۆیکەنەوە لوکەلەکانیان باکردەی خێراکە جارێکی تر لێرە دایانرانێنەوە بژێ ژاوەی لێبوردنەکەم بەخوا جارێکی تر نایەمەوە ئێرە شتانە کۆکەنەوە دەی خێرا شوێن ئیشکردن نییە لا چۆکەکە لا چۆڕەکەی بەردە ئەی خوای تووشی چ بڵایە بووی خێرا کۆری بە چەندە؟ بووکەڵەکەت بە چەندە؟ 30 تومان. باشە بیکوژێنەرەوە دایگرسێنە پیرۆستان بێ زۆر سپاس خاتون دایکە تۆ باشیت؟ چی بووە؟ ئەو دەرگایە بکەرەوە دایکە تۆ باشی؟ با بڕۆین بۆ دکتۆر. ناکەمێ بێهێز بوو مێسا باشە تکایە با بڕۆین. تۆ لەکوێ بوویت؟ ڕۆشتم بووکەڵەکان بفرۆشم شێوازەکەی فێر بووم. دایکە ئەوە چییە بۆچی وات لێ هاتووە؟ چیت لێ هاتووە؟ دایکە گیان چیت بەسەر هاتووە؟ تینومە ئەوم بۆ بێنە. باشە سۆندەکە بێنە. بیگرە دایکە. دایکە باشی بۆ وات لێ هات؟ دایکە خەریکە هاگرەگرم وا مەکە. دایکە سەرباتە بێ بۆ واکەی. دایکە تۆ بۆ واکەی؟ دایکە ئەی خوایە بۆچی وای لێ هاتووە؟ دایکە خۆم بەم حاڵەوە نەمەتوانی بە دووگیانی بمێنمەوە. تێگەیت ئەبێ بڕۆم بۆ سەر ئیش. ئەگەر هەر کات حاڵم خراپبوو نەمبەی بۆ نەخۆشخانەها بەهێڵە بخەوم. ئەو کاتە چاکە بم. بڕۆین بۆ ئەوێ پرسیارمان لێکەن پۆلیس بانگەکەن دوای دەربە دەرەبین. مەریەم ئیلهامیش بهێنە با لە لای من بخەوێت. ئەو بووکەڵانە چەند جوانن. ئەو بووکەڵانە بە چەندن؟ 30 تومان. دەست خۆش بێت. سڵاو من ڕاوێژکارم هاتوون بەیەکەوە کەمێ قسە بکەین.
خاتون تخوا بهێڵە با من بڕۆم. بۆچی هیچ قسەیەک ناکەیت؟ لە باوکت ئەترسیت؟ ئەترسی ئەگەر ئێمە بێ بۆ لای لێت بدات؟ ئێستا تۆ یەک هەفتەیە لێرەیت، کەس هەواڵی تۆی نەپرسیوە، تۆش هەواڵی کەست نەپرسیوە. ئەنجام پشکنینەکەش دەرچوو کە تۆ تلیاک بەکار ناهێنی، وە پێشیان بڵێ کە تلیاکی ناو بووکەڵەکە هی باوکمە. بەگوێ من کە مەترسە کچەم، بەخوا من ئەمەوێ یارمەتی تۆ بدەم. ئەگەر ڕاستیەکەت پێ بڵێم ئەهێڵی بڕۆم؟ وەرە ناوی خۆت و خانەوادەکەت و هەموو شتێک لێرە بنووسە، خەیاڵیشت ئاسوودە بێت. شتێکت پێ بڵێم؟ بڵێ. دایکم مناڵەکەی لەبار بردووە. کەی؟ 2 ڕۆژ پێش ئەوەی من دەستگیرکان، لەبەر ئەوە من هیچم نەئاوت. باشە. ئەگەر پۆلیسەکان بزانن چی؟ هیچ ناڵێن. خاتون توخوا دایکم مەگرن، ئێمە هیچ کەسمان نییە. ئەزیزم نیگەران مەبە، کەس حەقی بە تۆ دایکتەوە نییە. بنووسە. ئیش ناکات. کلیلت پێیە؟ لە جانتاکەمایە. دەری بێنە. ئەوەیە. بڕۆ شتومەکەکان بگەڕێ، تۆش لەبەر دەرگا بمێنەوە. دراوسەکان گویان لە دەنگی گریانی مناڵەکانە بێت لە حەوشە، هەرچەند زەنگ لێدەن و لە دەرگادەن کەس نایکاتەوە. کایەکە ناچارە بێت لەسەر دیوارەکە خۆیەکا بۆ دیوە. براکەت پێوتون دایکە دووتێتی لە ماڵەوە ڕای کردووە. مناڵەکانیش خەریک بۆ لە ناو بچن، دواتر تەلەفۆن بۆ پۆلیسەکەن و دێنیان بن. کەی بردنیان؟ 4-5 ڕۆژ پێش ئێستا. دراوسەکان ئەڵەن دایکە دوازی لە مناڵەکان هێناوە ڕۆشتووە. دایکم نەخۆش بوو، لەوانەیە کێشەیەکی بۆ دروست بووبێ بۆی ڕۆشتووە. ڕەنگەوا بێ. بەهەرحاڵ من 3 ڕۆژە بێ شتەکانم بخسۆتە حەوشەوە بۆی خانۆکە بۆ یاختم. ئەمێ بیدەم بەکرێ. بۆچی؟ بەخوا من پارەکەت بۆ پەیدا ئەکەم. هەتاوکو خانۆکە بۆ یاخەکرێ ئەو کرێچێت چەند ڕۆژێکی تری پێچێت تا ئامادە ئەبێت. ئینشەڵا دایکشی دەدۆزیتەوە. بەڕێزەکبەر، ئەکرێ هەتا دایکمە دۆزمەوە شەوان لێرە بمێنمەوە؟ نازانم چیت پێ بڵم، چونکە کرێکارەکانی شەوانە لێرە خەون. کەلوپەلەکان فڕێدەیتە دەرەوە؟ نا، نیگەرانیەوە مەبە. ئەزانی مناڵەکانیان بۆ کوێ بردووە؟ کچم وەرە بۆ ئێرە. ئەمە واژب بکە و وەرە کەلوپەلەکان وەربگرەوە. وتت ناویان چی بوو؟ ئیلهام و ئیسماعیل. ئیلهام و ئیسماعیل. کچەکە 4 ساڵە، کوڕەکەش 8 ساڵە؟ بەڵێ. گواستراونەتەوە بۆ خانەی بێسەرپەرشتان. کوێ؟ بۆ خانەی بێسەرپەرشتان خوشکم. ئەوان هاتن و لەگەڵ خۆیان بردنیان. من ئێستا ئەبێ بۆ کوێ بڕۆم؟ بڕۆ بۆ خانەی بێسەرپەرشتان، لەوێ پێت دەڵێن گواستراونەتەوە بۆ کام باش. ئەی دایکم لەکوێیە؟ دایکیشم دیار نەماوە بۆیە مناڵەکان بەتەنیا بوون. ئەزانین. ئەم فۆرمە پڕ بکەوە و وێنەیەکی نوێژ لەگەڵ ناسنامەکەی بهێنە. هەواڵ بدە بە خزم و کەسوکارەکانت. ئەگەر دۆزیانەوە پێویستە بە زووترین کات ئێمە ئاگادار بکەنەوە. ماما
ماما ماڵێ حاجی دەرگا کاکەیتەوە لە ژوورەوە ئیشم هەیە داخراوە خوشک و براکەی منیان هێناوە بۆ ئێرە سەردانی سعات 11 هەتا 2 ئەمەوێ بیان بەمەوە بڕۆ کچم کاتی دەوام وەرەوە بڕۆ دێ ئێستا نابێ بێمە ژوورەوە نابێت تکایە دەرگاکە بکەرەوە ڕێگای من زۆر دوورە بەیانی کچم ماما تخوا یەک دەقە و دەرگایە بکەرەوە با بێمە ژوورەوە چەکەمەوە چەند جار بڵم بەیانی دەبڕۆ بەیانی وەرەوەی تر دەبهێڵە بێمە ژوورەوە نابێت ئای هاوار هێشتا نەهاتۆتەوە وتم لەوانەیە هاتبێ بۆ ئەوێ نا بابا دڵنیام دێتەوە ماڵەوە باشە ئەگەر هاتەوە پێتەڵێم خوات لەگەڵ شوێنە نییە قیسمەتەی تر ساردا وەرە سەرکەوە وەرە سەرکەوە پەشیمانە بیتەوە بۆم ها وەرە سەرمایە جوانکی لەکەم وەرە ناو سیارەکە وەرە ساردا ڕچەی ها سێری بەدەنەکەی مەکە پڕایدە مەکینە BMW لەسەرە وەرەی تر بۆ ئەوەندە نازەکەی بۆ چیتەوێ ئای نابەردی ناپیا خۆت خوشک و دایکت چیتەوێ لەو کچە چیە حاجی چیتە؟ کاردی گرانە بڕۆمە لە کارتەوە ئەی کەچەڵی ناشرین بۆچی وەستای کچم دە پێڵاوەکەم ببێنە وەرە سەرسەری دەی وەرە ژوورەوە بڕۆ دەی زۆرم بیرە کردی و خوشکە جوانەکە میش بیرمە کردی ئیسماعیل تۆ بیری دادت نەکردووە؟ دایکم وتی تۆ لە ماڵەوە ڕات کردووە ئەگەر من ڕام بکردایە ئێستا نەئەهاتم بۆ ئێرە تۆ بۆ کوێ ڕۆشت بووی؟ چۆن بووکەڵەکان بفرۆشم فرۆشتت؟ ئەی فرۆشم ئیسماعیل نەتزانی دایکم بۆ کوێ ڕۆشت؟ شەوکە تۆ نەهاتیتەوە دایکم خۆتو بوو بەیانی کە هەستا وتی تۆ ڕات کردووە
هات بۆ قوتابخانە بە دوامدا بەڵام لە ناکە خۆیان لە قاچی هات وتی ئەچم بۆ دکتۆر دەرزێک لە خۆم ئەدەم تا باش بم بەڵام ئیتر نەهاتەوە هەرچی چاوەڕێمان کرد هەر نەهاتەوە من زۆر بیری دایکم مەکەم قوربانت بم هاتووم بتان بەمەوە ناتوانی بیان بیتەوە بۆچی؟ تۆ چەند ساڵیت؟ 16 تۆ خۆشت پێویست بە سەرپەرشتی هەیە تا ئەبێ بە 18 ساڵ ئەوان هەر 4-5 ڕۆژە لێرن لەوانەیە دایکم بگەڕێتەوە دایکت لە ماڵەوە ڕای کردووە واتە ئەگەر دایکت بگەڕێتەوە دەرکەوت بەخواستی خۆی ماڵەوەی جێهێشتووە بە بڕیاری خۆی مناڵەکانی جێهێشتووە ناتوانین جارێکتر مناڵەکانی پێ بدەینەوە دایکم نەخۆش بوو لەوانەیە شتێک ڕوویدابێ نەخۆشیەکەی چی بوو؟ نازانم باشە تۆ هیچ کەسێکت نییە هەم خۆت و هەم مناڵەکانیش سەرپەرشتی بکات؟ بیاندەن بە خۆم من خوشکیانم ئێمە ناتوانین بیاندەین بە تۆ بۆچی تێناگەیت؟ مامم هەیە ئەگەر ئەو بێت ئەمان دێنەوە؟ بەڵێ بێگومان پێی بڵە بابێت دەیخوا حافیز خوات لەگەڵ لەم وێنەیە زۆر گەنجە ئێمە ناتوانین هیچ شتێک بکەین هەر ئەو وێنەی هەبوو ئەلبومەکەمان نەدۆزیەوە ئەڵێم دایکت بەر لەوەی خۆی گۆڕ بە گۆڕ بکات و نێتەوە قەرزی لە کێ وەرگرتووە؟ لە هیچ کەس باشە ئەی کەواتە پارەی خاوەن ماڵەکەتان لەکوێنە؟ ئەڵێم پارەی خاوەن ماڵەکەتان لەکوێنە کچۆم؟ هێشتا نەمانداوە ئەی چیتان لە خانووەکە کرد؟ مامەوەلی من و تۆ دوای قسە ئەکەین قسە ئەکەیت بۆ خاوەن ماڵەکە دەری کردوون؟ نا هێشتا لەوێن ئێخۆوتم دوای قسە ئەکەین چیەڵێ کچم ئاخر تۆ پارە لەکوێ هێنی سبێنێ یا دووس پێی کەلوپەلەکان فراتە سەر جادە فڕی نادات پیاوێکی باشە پیاوێکی باشە؟ پیاوی باش مەگەر نان ناخوات مەگەر خەرجی نییە ئاخر لە خۆی و ماڵێدا بە ئێوە بە بەلاشتیا دانیشن مامەوەلی ئێستا و ئافرەتێک گوێ لە دەنگمانە بێت تۆ دانیشە بەخۆ دوایی پێتەڵێم ناکات دەستی مناڵەکان بگری و بیان هێنی بۆ پارک نا هەسەوەرە بابڕۆین بۆ کوێ بڕۆین بۆ کوێ ئەڕۆیت مامە یەک دەقە بوەستە مامەوەلی دەڕاوەستە ئیتر ئەتەوێ ئەو ناڵانە بۆ کوێ ببەی ئەیان بم بۆ شوێنێک چیە کچم مەگەر شێت بووی ئەتەوێ لێرە هەڵیان بگریت و لە کوچە و کۆڵانەکان ئاوارەیان بکەی مامەوەلی ئەوانە خوشک و برای منن ئەگەر لە دۆزەخیش بێ ئێمە ئەبێ بەیەکەوە بین خانم مامەمم هێناوە نابێت ناتوانم ئەگەر بمتوانایی یارمەتی ماییت خانم توخوا بابیان بەمەوە چی بووە؟ مامە ئەوان ئەڵێن توش ناتوانی مناڵەکان ببیتەوە بۆچی؟ بەڕێستان 67 ساڵن یانی 65 سان تێپەڕاندووە ناخانم من 62 ساڵم ئێبەرواری لە دایکبوونتان لەسەر ناسنامەکە هەیە 67 ساڵ تۆ واسەوە بێناوە تا خۆمەڵێم 62 ساڵم ئەمە یانی چی؟ خانم سێریکە ئەو کاتە ژیان ئاوانە بوو ناسنامە بۆ هەموو کەس بە ئاسانی دەرکەن هەسار دەردەسەریە بوو من پرایەکمە بوو 2 ساڵ بەر لێ من لەدایک بم ئەو مرد ئیتر دواتر ئەوە بوو ناسنامەکەی ئەویان دایە دەستی من قسەکانت هەمووی ڕاستن بەڵام ئێمە کار بە بەرواری ناسنامەکە دەکەین بەڵام خانم ئەوە خۆیڵێ من 62 ساڵم ئەمە ناسنامەی کێ؟ ئەرێ خاتون تۆ واز لەوە بێنە ئەوە تا من خۆم زیندوم ئاڵێم 62 ساڵم تۆش واز نایەنی و گرتوتە بە ناسنامەیەکەوە مەمەیان یاسا ڕێگە بە من نادات مناڵی براکەمتان هێناوە بۆی راتون بە دوایە کە چی بە منەڵی یاسا ڕێگە نادات لە دەست مندا نییە یاسا ڕێگە بە من ناداتەوە بکەم ئەرێ خانم ئەوەندە یاسا بۆ من مەکە من 45 ساڵە بەتیار ئەو چەرخوفەلەکەەوە وەستاوم لەم وڵاتە شۆڕش کرا و شایان گۆڕی بەڵام من هەر نەگۆڕم من داوای لێبور نەکەم خانم تکات لێکەم شتێکما بۆ بکە توخوا پور خاڵ نازانم مامێکی ترت نییە خانم من خاڵیانە من مامیانە من باوکیانە من پوریانم ئاشدا و عەباویانم ئەو دوو بەشکەلارم بۆ بێنە بابیان بەم و بڕۆم فەرموو مامە بڕۆنە دەرەوە ئەگەر بەنیاز بێ من بڕۆم ئەوە ناڕۆم تا مناڵەکان لەگەڵ خۆم نەبم ناچوڵم خانم
من بێجگە لە مامم کەسی ترم نییە تو خوا ئەگەر تەمەنیشی تاوبایە مناڵەکانم نەئەدایە بەم پیاو پیاوێکی پیرە بیبوورە مەگەر تۆ ناڵی پورت هەیە بڕۆ ئەو بهێنە بەخوا ناتوانم بڕۆم بۆ لای ئەو بۆچی؟ خانم دایکم ئەویست بە شوم داد بۆ کوڕی پورەکەم بەڵام من ڕازی نەبووم ئێستا پورم لە من تووڕەیە بڕۆم بۆ لای ئەو چی پێ بڵێم تو خوا من نازانم ببوورە چی بووە مامەوەلی ها کچم دەستت خۆش بێ مامە خدا حافیز حافیز بڕۆ مامە بڕۆ هەر ئەو شەوە کە تەلەفۆنت کرد تێگەیشتم بزانە چیتان لەو داماوە کردووە وا لە دەستان ڕای کردووە ئێمە تۆ باوکت هەمووتان ئێستا پورێ لەگەڵ من دێیت بڕۆین بۆ تاران چیت داوە لەو داماوانە هەر لەوێ بمێنەوە کەمێک گۆشت و مریشک بخۆن با تۆزێجیان بێتەوە بەریان لە ڕوو لاواز بوون ئەو داماوانە سەیرێکی خۆت بکە پورێ ئەگەر نەیت ئەوان لەوێ ئەهێڵنەوە تۆ وای دابنێ من لەگەڵت هاتمەوە ئەوانمان هێنا دەرەوە دوایی چی ها ئەتەوێت چی بکەی لەکوێ ئەخەون چی ئەخۆن ماوەیەک لای تۆ ئەمێنینەوە دوای شوێنەکە دۆزمەوە باوکت هەموو هێزێکی بەکارهێنا ئەوەی هەشتان بوو لە دەستاندا خوشکە بەدبەختەکەم خوا ئەزانی ئێستا لە چ شوێنێکە خوا عەقلی بکات و بڕوات شوێک بکاتەوە ئێستا چی بکەم دێیت بڕۆین بۆ تاران جارێ ئەو خواردنە بەرە بۆ کوڕە پورەکەت لە دوکان باشە و بگەڕێتەوە ماڵەوە بزانم ئەڵێ چی هەر چۆنێک بێت پیاوی ماڵە خاوەن بڕیارە ئەگەر پێویستی کردیم بۆ تاران ها خانم کەسێک لەبەر دەرگایشی بە تۆیە خاتو مەریەمی مەحموودی بەڵێ ئەعزەمی ڕەحمەتی دایک تۆیە بەڵێ ئەبێ لەگەڵ من بێت بڕۆین تۆ هەر لێرە بوەستە
دەرگایە بکەنەوە تکایە بیکەنەوە ئەو دەرگایە بکەنەوە باشە ئێوە چیتان لە منەوێ خۆ بە ئێوەم نەوتۆ پارەم بدەنێ من تەنها ئەڵێم یارمەتیم بدەن ئەڵێم نامەوێ مناڵەکان لێرە بێ مناڵەکان بدەنەوە بە من خۆم ئەتوانم ئاگام لێیان بێ خۆم ئەتوانم بۆچی ئازاری منەدەن خۆم ئاگام لێیانە بێ من چی بکەم 2 ساڵ بۆستم تا ببم بە 18 ساڵ تکایە مناڵەکانم بدەنەوە با لە لای خۆم بێن تکایە ئێستا من چی بکەم من چی بکەم ئەوە تۆ چی ئەکەیت خۆی هێشتا تاون نەبووە باشیت داوای فەرمانی پێگەیشتوویم بۆت کرد ئەچیت بۆ لای دادوار چەند پرسیارێکت لێ یەکەن ئەگەر زانیان ئەتوانی وەکو کچێکی 18 ساڵ هەڵسوکەوت بکەیت ئەتوانی سەرپەرشتی مناڵەکان بکەیت بیگرە ناونیشانەکەیشم نووسیوە ئەبێت پێش کاژمێردوو بگەیتە دادگا بەڵام با ئەوە تاوە بێ ئینجا بڕۆ باشە پێش ئەوەی بڕۆمەتوانم خوشک و براکەم ببینم تۆ بەو شڵەژاویان نەبینن زۆر باشترە بێت نافەری دوای ئەو تووشی چ دەردەسەریەک بووین ئێستا کە ئاوا زەحمەتە ڕەنگە کۆتایەکەشی زۆر ئاسان بێت بۆچی ئەمیان ئاوا لێرە گیر داوە چ پێویستی بەم تووڕەبوو ناکرد خۆ من پیاوێک نیم ڕابکەم خۆمە هاتم بۆ ئێرە ئاخرەوەکەی ڕەوایە سەیری کە منە هێناوە بۆ ئێرە و ئەو منە ڕژ لە بەیانێ و لێرە دانیشتوە لەگەڵمە تۆ بەڕێوەبەرە ناسی زۆر نا بەڵام پیاوێکی چاکە مەریەمی مەحموودی تۆ پێت وایە ئەتوانی چاودێری کچێکی 4 ساڵە و کوڕێکی 8 ساڵە بکەیت؟ بەڵێ ئەتوانم ئەگەر 2 ساڵی تر تۆ شوو بکەیت ئەوان چیان بەسەر دێت؟ ئێشوو ناکەم تاکەی تا ئەو کاتێ ئەوان گەورە ئەبن پارە لەکوێ هێنیت؟ هەم مامەم ئەمداتێ هەم خۆم لە ماڵەوە ئیشەکەم لە ماڵەوە ئیشی چیەکەی؟ بووکەڵە دروستەکەم وەکو باوکم باوکت ئالوودە بوو؟ بەڵێ چی دەکێشە؟ تلیاک گۆشت کیلۆی بە چەندە ئەزانیت؟ چ گۆشتێک؟ چ گۆشتێک گۆشتی گوێرەکە ماڕ مریشک چ خواردنێک ئەزانی دروست بکەی؟ باینجان کۆتلێت کوکو ماکەرۆنی ئەزانی نرخی سکە چەندە؟ نا نازانم تۆ ئەگەر تەنها 50,000 تومەن لە گیرفانت بێت لە بازار بڕۆیت و 2 فرۆشیار ببینیت یەکێکیان بووکەڵە بفرۆشێت و ئەوێ تریشیان لۆبیا کامیان ئەکڕیت؟ من بووکەڵەکە ئەکڕم بووکەڵەکە ئەکڕیت؟ بەڵێ ئەگەر ئەوەی ئەی فرۆشێت کچ بێت بووکەڵەکە ئەکڕم بۆچی؟ چونکە خۆم شتم فرۆشتووە بووکەڵەم فرۆشتووە لێ ئەکڕم کێشە نییە فەرمانەکەت ئەنێرم بۆ خانەی بێسەرپەرشتان بڕۆ ئەوێ مناڵەکانم ئەدەنەوە بەیانی بڕۆ بۆ خانەی بێسەرپەرشتان باشە سوپاس ماریام مامەگیان ئەو بەتانێ بگرە بێ بۆ خۆتا با سەرمات نەبێ مامەوەلی گیان ئەتوانی بمبەیتە سەری سەرەوە؟ سەرەوە؟ بەڵێ سەرەوە باشە
ڕازی بوون بەڵام ئەو خانووی کە بڕیارە لێ بمێنەوە ئەبێ پیشانی ئێمەی بدەیت کەسێک یەت و سەیرێکات دوایش ئەتوانی مناڵەکان ببێتەوە خانووتان هەیە؟ خانوو هەر ئەو خانووی کە تایە ئەژیاین باشە ئەی پارەی کرێکە لەکوێ ئەهێنیت؟ کرێکەی نیوەی مامەم ئەمداتێ نیوەی تریشی خۆمی شەکەم بەڵام ئێستا خەریکن بۆ یاخیەکەنەوە کەمێک شپرزە کێشەنی هەتاو کاتێ من کەسێکە نێرم بۆ ئەوێ کاری ئەوێش تەواو بێت ئەڕۆم مناڵەکان هێنم با کەمێک بیان بینیت چ کێشەیەک کاکەکبەر خۆی ئێمە نامانەوێت لێ بمێنینەوە تەنها ئەمەوەی کە لە بێ سەرپەرشتان هاتن شتومەکەکان ببینن دوایی کۆیانەکەینەوە و لەوێ ئەڕۆین شەرمەزارم ئەگەر نەتوانیت تا هەفتی داهاتوو کرێکە پەیدا بکەی ئەوە خانۆکە چۆڵکی باشترە بۆی بتوانم بەکرێ بدەم خات و مەریەم ئەگەر تێ تاو کاتێ خانووەکە دەم بکرێ ئێوە لێ بمێننەوە ئەرێوە چی بوو بکوزاوە زۆر دواکەوتێ سڵاو ئاغای محەممەدی چۆن قوربان تۆ چۆن زۆر سوپاس منیش زۆر سوپاسان دەکەم بەخێرکی زۆرە دیاری وەڵا ڕاستە ئێستا خەریکی چی هەر کە ساوەتەکە نییە کاکە ڕاستەکەی بەخێر وەڵا وایە ژیان تەواو قورس بووە بێگومان ڕاستە ژیان قورس بووە بۆ هەموو کەسێکەر وایە بە سەلامەتی بوو کوزاوە چەپڵێکی قایم لێدان تا ماه شب افروزم پشت این پرده ها نهان است باران دیدم همدم شبم یار آنچنان است جان می لرزد که ای وای اگر دلم دیگر بر نگردد ما هم به زیر خاک و دلم در این ظلمت زمان است ای باران
از غصه ام آگاهی بزنم به خاکش ز اشکم نپرسد چرا تنهایی بووکەڵەی داری بووکەڵەی بچووک بووکەڵەی داری دایکە حەزمەوەی بۆم بکڕە دەی بووکەڵە بە چەندە؟ 30 تومەن. لالا کن دختر زیبای شب لالا کن روی زانوی شغال بخواب تا رنگ بیمهری نبینی تو بیداری یک تلخ هوای تو مثل التماس من میمونی که یک شب روی شونه هاش چکیدم سرم گرمه نوازش های اون که خوابم برد و کوچش را ندید حالا من موندم و یک آنج خلوت که از حرفش غریبی چکه کرده تلاطم هایم واج جدای زده کاشونم و که کرده دلم میخواست پس از اون خواب شیرین دیگه چشمم به دنیا واره میشم میون قلب متروکم نشون دیگه از خاطر پیدا نمیشم